سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستانی کورسات لە هەر کوێیەکەن جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ بەیانیتان باش جەژنی نەورۆز لە هەر تاکێکی کورد پیرۆز بێت لە هەر شوێنێکی ئەم دنیای هەیە بارانی بەڕەحمەت باریوە و هیوادارین کە زەرەر و زیانی زیاتری نەبێت وەک ئەوەی کە دوێنێ بینیمان بەداخەوە لە شاری دوهۆک ڕوویداوە لە چەند ناوچە و شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان ڕوویدا بەهۆی ئەم شەپۆ لە بارانبارینی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەداخەوەین هیوادارین کە ئەم ڕووداوە دووبارە نەبێتەوە بارانی بەڕەحمەت بێت بۆ هەرێمی کوردستان. جا پرۆگرامی ئەمڕۆ تایبەتە بە جەژنی نەورۆز تایبەتە بە ئەو بوونە نیشتیمانی و نەتەوەییە کە پێویستە هەر تاکێکی کورد گرنگی تایبەتی پێبات هەرچەندە مانگی ڕەمەزانە بەڵام پێویستە بۆنە نەتەوەییەکەمان بۆنە نیشتیمانیەکەمان لە یاد نەکەین هەر بەو بۆنەیەوە کە هەرچەندە مانگی ڕەمەزانە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵام لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵی جەژنی نەورۆزی کوردەواری بۆ ساڵی 2724 ئەمڕۆ ئامادەکاری تەواویان کردووە کە چالاکی تایبەتیان هەیە بەڵام چالاکیەکانیان کە ساڵانە لە دوانی وەڕۆ دەستیان پێ کرد بەڵام بۆ ئەم ساڵ بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئامادەکاریان کردو و بۆنەکەیان و تەواوی چالاکیەکانیان ئەکەوێتە دوای بەربانگ واتە ئەکەوێتە شەو زانیاری زیاتر وەرەگرین سەبارەت بە چالاکیەکانی ئەمڕۆی و چی ئەکرێت و لەکوێ ئاگری نەورۆز ئەکرێتەوە و ئەو چالاکیانی کە لە شەقامی سالم ئەکرێت چی ئەبن لە چی پێک هاتووە زانێری تەواوتان پێدەین لە تەوەری یەکەمدا و تەوەرەکانی تریشمان هەر تایبەتە بە نەورۆز و تەوەرێکیشمان تایبەتە بە یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری کەرکووکی خۆشەویست کە 33 ساڵ تێپەڕە بێت بە سەریادی ڕاپەڕینی شاری کەرکووکی خۆشەویستە. ئەچین لە میوانەکانمان با زانێری وەرگرین سەبارەت بۆ چالاکیانی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دوای بەربانگ ئەنجامەدرێت تایبەت بە جەژنی نەورۆز. ئاچینە لای هەریەک لە بەڕێزان مەریوان قەرەداخی ئەندامی لیژنەی باڵای فیستیڤاڵی جەژنی نەورۆزی کوردەواری بۆ ساڵی 2724 و هەروەها خات و سروە عوسمان سەرپەرشتیاری گروپی خەیاڵی خانمان فەرموون. بەخێر بێت سڵاوتان لێبێت بەخێر بێت فەرموون کاک مەریوان. بەخێر بێن سەرچاو بەخێر بێت سڵاوتان لێبێت جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. جەژنی نەورۆز لێوەش پیرۆز بێت. لێوەش پیرۆز بێت خۆتان گۆڕیەوە ماشەڵڵاوە ئێمە باسی ئەومان کرداڵێم کاک مەریوان کە جلی کوردی لەبەرەکەی هەستێکی زۆر خۆشت هەیە بۆ ئێوەش وایە؟ سەرەتا مەوێ پیرۆزبایی لە سەرجەم خانەوادەی شەهیدان بکەم پیرۆزبایی لە هەموو کوردێکی بە شەرەف بکەم ئەوانەی کە خاوەنی هەستی کوردایەتین پیرۆزبایی جەژنی نەورۆز لە پێشمەرگە قارەمانەکانەکەم ئەوانەی کە ئیستا بەم کەش و هەوایە لەسەر سنوور پارێزگاری لە خاکی کوردستانەکەن و پیرۆزبایی تەواوم لە کوردانی تاراوگە هەیە هەمیشە بە هەناسەیەکە ژین کە حەزەکەن بێنەوە کوردستان بۆ ساتێکیش بێت جەژنی نەورۆز لە ئێمە بەڕێ بکەن. هەڵبەت بۆ پرسیارەکەی بەڕێز هەموو گەلێک خاوەنی کللتور و فەرهەنگی خۆیەتی ئێمەش کە کوردین ئەوەی کە ماوەتەوە و دوژمنانی گەلەکەمان تا ئیستا نایانتوە زەبەری پێبەرن تا ئیستا نایانتوانیوە کە ئەم کەلتورە بدزن بۆ خۆیان تەنها ماوەتەوە جلی کوردیە فەرهەنگی جلی کوردی و ئەو جوانیەیە کە لە سەردەمی ئاریەکانەوە هەتا ئاگاتە مرنشینەکان دوای ئەوە هاتۆتە سەر ئەوەی کە کورد چەندین جار تعبیر کراوە کێشی بۆ دروست کراوە لە ناو براوە ئەوەی ماوەتەوە جلی کوردیە کە لەو بڕوایم نە حەزانی چاویان بەم جلا هەڵنایە تەنانەت چێن بە بۆنە نیشتیمانەکەش هەڵنایە کە زۆر قسەی لەسەرەکرێت کە ئەم بۆنەیە بۆنەیەکی کورد نییە. بەڵێ ئێمەش بۆ ناسراوین لە هەر چوار پارچەی کوردستان کە جلی کوردیمان لەبەر بێ بەر لەوەی قسەت لەگەڵکەن بەر لەوەی سەیری هەیە و ناسنامە و ژیان و ئەشریف و ڕابردوو بکەن کە جلە کوردەکان تەبینن ئەڵێن ئەوە کوردە. پاسی خۆش بێت. جا سروەخانش ئەمەنە جوان خۆی ماشەڵڵا ڕازانەوەتەوە یەخوا بە پیرۆز بێ ئەو جلە جوانانەش پیرۆز بێ ماشەڵڵا لێبێ قوربانیت بژیت. سروەخان وەکو جێژنانە ئێوە چیتان ئامادە کردەوە بۆ هاوڵاتیان و بۆ ئەو کەسانە یان سەردانی سلێمانیەکەم یا دانیشتووی سلێمانی. زۆر سوپاس دەستخۆشتان یەکەم پیرۆزبایی لە هەموو کوردێرەکەم دیارە ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان و هەموو ئەو خانمانی کە کاری دەستی ئەکەن لە سلێمانی بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە فیستیڤاڵی نەورۆز لە سەهۆڵەکە چالاکێکی زۆر گەورەمان حازر کردووە بەوەی کارە دەستیەکانیان نمایش بکەن. و کولتور و ڕاستەنایەتی کوردەواری بە کارە دەستیەکانیان نمایش بکەن. ئەوەی کە دەستخۆشتان یەکەم پیرۆزبایی لە هەموو کوردێرەکەم دیارە ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان و هەموو ئەو خانمانی کە کاری دەستی ئەکەن لە سلێمانی بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە فیستیڤاڵی نەورۆز لە سەهۆڵەکە چالاکێکی زۆر گەورەمان حازر کردووە بەوەی کارە دەستیەکانیان نمایش بکەن. و کولتور و ڕاستەنایەتی کوردەواری بە کارە دەستیەکانیان
پیشانی ئەو کەسانە بدەن کە گەشتیارن کە سەردانی شاری سلەیمانیەکەن و بە تایبەتیش لەم بۆنەیە کە ئەگەر هەر یەکێک لە ئێمە کە کوردین و خۆمان بە کورد دەزانین پێویستەکە لەم ڕۆژە جلی کوردی بپۆشین وەکو کولتورێکی نەتەوایەتی نیشتیمانی خۆمان و ئەو کارانەی کە لێ نمایشکراوە بێگومان زیاتر کولتوریە زیاتر باز لەوە ئەکا کە هەم باری خواردن بە یاخود شیرینی یاخود کاری دەستی و بەرهەمی کوردەواری زیاتر تعبیرە لەوەی کە ئێمە بیرۆکەی خانمەکانمان نمایشەکەین لەوێ. ئێستا کەسێ ئێوارە بێ بڵێ بە جەنابەت سەر و بەستێک وەکو ئەوەی خۆتم بۆ ببەسە ئەتوانێ بۆ ببەسی؟ ئەگەر کەرەستەکانی هەبێ بەسەر چاو لە خزمەتیان بەست تۆزێ بۆ ئەم سەردەمە دەگمەنە بە تایبەتی ئەم شێوازی سەر و بەستە. دەستان خۆش کاک مەریوان زەنێریمان بێتە سەبارەت بۆ چالاکیانی کە ئەمڕۆ ئەنجامەدرێت بکەوێتە دوای بەربانگ و شوێنی چالاکیەکان کاتی چالاکیەکان نەچوو ئاگرەکاکرێتەوە چێن ئەو گروپانی کە بەشدارە بن چالاکیەکان چین؟ بەڵێ هەڵبەت فستیڤالی جەژنی نەورۆز ئێمە ساڵان کە ڕەمەزان نەبوو ئەمان بردە دەرەوەی شار لەبەر قەرەباڵەخی و گەشتیار و هۆکاری هاتوو چۆ ئەوانەمان گرتووە بەرچاو و زایدەن لایەنی ئەمنی و تۆسکێک قورسە بەڕاستی ئەوەی کە تەخمینەکرێت 10,000 15,000 20,000 تا 100,000 کەس کۆ بێتەوە لە شوێنێک تەزەخومەکەوێتە سەر شوێنە ئەم ساڵ بە باشمانزانی لیژنەکە بڕیارماندا لەبەر سێ هۆکاری گرنگ بوو کە بردمانە جادەی سالم لە سەهۆڵەکە ناسراوە لە ئیشەکە چالاکیەکەکەین یەکەمیان کە شوهەوە نالەبارە باران هەیە کە باران هەبوو چیتە دەرەوەی شەستیا دەرەوەی شار هەڵبەت ئەچیتە ئەو شوێنانەی کە قیر نییە و کۆنکرێت نییە و هەڵبەت ئەبێ بە قوڕ ئەو کاتە تۆسکە قورسە بێ بۆ بەشداربووان ئەمە لایەنی یەکەم لایەنی دووەم مەسەلەی خواردنە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین ئەوەی کە لەوەیە ئەبێ بڵێن یەک لەسەر سێ یەک لەسەر دووی یەتە لای ئێمە پێش بەربانگە دڵنیا بەخۆی ناگرێت لە ماڵە خۆی گۆڕێ بەجلی کوردێت کە بانگی فەرموون ئەبێ لەو شوێنە نان حازر بێت شوێنی ئیسراحەت هەبێت ئەوانی کە ڕۆژوان و نوێژەکە نەبێ شوێنی نوێژیان هەبێ لە دەرەوەی شەستیان لەو شوێنانی ساڵی پێش و کە ئەمان کرد ئەم شوێنە بەدەست نایە بە ئاسانی بۆ ئێمە کە شوهاش ئاوایە بۆیە ناوەڕاستی سلێمانی یا بڵێن سنتەری شوێنەکە کە پێڵێن سەهۆڵە حیاتەکەی سلێمانی ئەوە کە ئێستا هەمومانەزانین شوێنێکی ئاشکرایە تەماشاکەی گەشتیارێکی زۆر ڕوویکردە ئەم شارە لەوێ کافتریای زۆر ڕاقیمانێ خواردنی زۆر باشی لێیە مزگەوتی لێیە ڕێگاکانی هاتوو چۆ و ناونیشان و ئەمانە زۆر باشە بۆ خەڵک بە ئاسانیە گاتە ئەوێ بۆیە بڕیارمان ناکە لە شەقامی سالم سەوڵەکە ئەم ساڵ ئاگری نەورۆز بکەینەوە و بەنیزبەت کاتەکەشیەوە ئێمەی کورد لە بەیانی کە هەڵستین لە خەوەک ئەمڕۆ چۆن پیرۆزباییەکەین ئەرکی سەرشانمانە پیرۆزبایی جەژنی نەورۆزەکەین و ڕۆژێکی کوردانێ و بەی خۆمانێ زانین بەڵام لایەنی مانگی ڕەمەزانی پیرۆز و گەوری مانگی ڕەمەزانی پیرۆز کە لایەنی ئاینەکەیە ئەمە نابێ وەلاندرێت بەزی پیرۆزی خۆی هەیە لە کولتور و فەرهەنگی ئێمەی کووردا بەڵام لەگەڵەوە شاخۆنەوەرۆزەکە وەلانانین بۆیە بڕیارمان نا هەتا کاتی بانگی مەغریب ئێمە چالاکیەکانمان نەکەین بەڵام ئامادەکاری ئەەکەین و کە بانگی مەغریبی فەرموو لەوێ لیژنێکی تایبەتمان هەیە خواردنیان ئامادە کردووە بۆ ناتوانم ژمارەکە بڵێم بەڵام عادەتێکی زۆر لە پاکەرەوانی ژینگە کە لەوێن لە جادەی سالم و نزیک بازار بانگێش کراوەنیەنە ئێوە بۆ نان خواردنی ئێوارە بۆ هۆیەکە ئێستا ڕەمەزان و شەوان بازاڕیش هەیە وتمان با ئەو ئەرکە خینە سەرشانمان هەم کە بانگە فەرمی بێن لێوێ نان بخۆن بەوە دەست پێیەکەین و لە سەعات 6 کە دەستمان پێکرد بانگی فەرموود کە نانخۆرا ئیتر هێواش هێواش ئەچینە ناو بەرنامەکانە و بە ئامادەبوونی سەرجەم میدیاکاران و ئەو خەڵکی کە لەوێ ئاگرەکەینەوە و ئەگەر بینە سەر سپۆنسەر و ئیشەکان بەڕاستی من سپاسی کەناڵی کورساتی ئازیزەکەم کورساتی کوردان ئەم ساڵ ئەرکێکی هێجگار گەوری لە کۆڵێمە کردەوە کە سپۆنسەری میدیایی کارەکەی بۆ کردین ناسمەوە تەفاسیل وردەکاریەوە بەڵام سپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین ئەوە بێ ئێوارە خەڵک خۆی بڕیاری لەسەر بە کە چ ئیشێکی گەوریان لەگەڵ کردوین چونکە ئەم ساڵ قەیرانی دارایی زەپەری بە هەمومان هێناوە ڕاستە قەیرانی دارایی هەیە بەڵام مەزاج و بێتاقەتی خەڵک بەڕاستی ئەوەی تر ئیشەکەی ناخۆش کردووە ئیتر هۆکارەکان سیاسیە کەش و هەوایە هەبێ بڵین نەبوونی و نەداریە قەیرانی
دەوامە کێشەی ناوخۆی ئەمانە هەمووی هەیە کورد ئەوەتەی هەیە هەر بە قەیرانە ڕوا هەر بە کێشە ڕوا ئەمانەی بۆ بەڵام لەگەڵەوە شایەمە خۆشیەکەمان وەلانە ناوە کەسانی وەکو ئێوەی بەڕێز وەکو کوساتی بەڕێز وەکو پارێزگاری سلێمانی قایمقامەتی سلێمانی شارەوانی هەموو ئالیەتەکان و ڕێکخراوەکان ئەمانە پشتیان تێ نەکردین لە هەمووشی گرنگتر سلێمانی کە بە شاری ئەدەب و هونەر ناسراوە ئەمە بۆ خۆی چەپکە گوڵێکە کە دراوە لە یەخی شاری سلێمانی کە ئەبێ پشکی شێری بەرکە بەڕێز دکتۆر موحسین بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی بە بیستنی هەواڵەکە کە ستافێک حازرە بۆ جەژنی نەورۆز زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لێکردین دەستخۆشی لەکەین کە ئەو بۆ خۆی بڕیاری داوە ئێوارە و تاریشی هەبێ هەر بەخێر هاتن و پیرۆزبایەکە ئەخینە ئەستۆی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری کە هەمیشە لۆگۆ و ناونیشان و کولتوری فەڕەنگی ئەم شارەیەمە لە ڕۆشنبیری و خەڵکەمان ناسێ سلێمانی ڕەنگە هەمومان مێژووی ئەم شارە ناچین سەدەها ساڵە شاعیران نووسەران شانۆکاران سینەماکاران هەمووی لەم شارەوە سەرچاوی گرتووە و جێشان نازیە لەو بڕوایم ئەگەر کەش و هەوا ڕێگە بدا ئیشێکی زۆر جوان پێشکەشەکەین کەشناسی کردووە چۆنە بێت لەو کاتەیە لە سەعات تا سەعات 12 باران ئەبێت بەڵام دوای ئەوە ئەڵێ لە سا 20 باران ئەبێت و ئێمە وا ڕاهاتوین کەش و هەوای کوردستان بەم شێوەیە بەهاران کە دەست پێیەکە سەرەتا بارانە ڕەنگەی سەر لە کەناڵی کورساتی ئازیز باران بێت بەڵام لە ناوچێکتر باران نییە هەر لە سلێمانی پێڵێن تاوە باران ڕەنگە شانسێمە لە ساوڵەکە باران نەبارێت بەڵام لە شوێنێکی تر ببارێت و ئەمە نابێتە ڕێگر یعنی لەگەڵ خاتونی هاوڕێم لە ڕێگا کە هاتیم باسم کرد من باوکم بۆی گەڕامەتەوە هەتا ساڵی 90ەکانیش هەموو ساڵێ بەفرباری و ئاگرمان کردوێتەوە هەموو ساڵێ بەفر بووە ڕێگریش نەبووە ئاگرەکەشی نەکوژانەوە لەو بڕوایم ئێمەش نمەی باران زەپەرمان پێنایانی و ئاگری نەورۆزیش ناکوژێتەوە مەشخەڵەکەمان گەشاوە بێ ئیشەڵڵا هەرۆشە بێت هاوڵاتیان لەبیریان نەبێت لەبیریان نەچێ ئێوارەگەراتن مشورێک خۆن چەترێک بێنن لەگەڵ خۆیان ئەوەشمان بۆ لە قەڵسێکا باسیگەم لیژنەیەکی تایبەتمان هەیە کە کەپری ئامادە کردووە و کورسیش لە ژێرێتی خەڵکانێک هەبێ میوانی ئازیز بن ئەوانی کە ڕەنگە تەمەنێکیان بێ نەتوانن زۆر بە پێ بگەڕێن یادانیشن ئێوەمان بۆ تەرتیب کردوون بەرامبەر ستەیجەکە لە ژێر و کەپرانە دانیشن و یعنیکە بارانیش بێت توانن بچنە ژێر کەپرەکان یعنی هەوڵێکی تەواو ئەین ئێمە چارەسەری ئەوە بکەین بۆ ئەوەی زۆر زەبەر بە کارەکەمان نێنێت دەستا خۆش بێت جا ئێستا سروەخان بەڕێزت پێمان بڵێ کە ئەوەی کە ئەوترێت ئەم کەش و هەوا تاوتاوەی بەهار ئێوە چۆن مشورتان بۆ خواردووە بۆ چالاکیەکانتان کێشەتان بۆ دروست نەکات بەڵێ دیارە هەر لەلایەن لیژنەکەەوە بڕیارە بەبوونی جەوەکەیەوە کە بارانە کە پردابین کراوە بۆ ئەو خانمانی کە بەشداری چالاکیەکەکەن لەو حاڵەتە چەند خانمێک و لەژێر کەپرێکە ئەتوان کارەکانیان نمایشکن بە خۆشحاڵیەوە نابێتە ڕێگری شەڵە وا هەیە کە بڵێن بۆ نمونەر بە خۆشحاڵیە لە ئەمڕۆ ئێوارەیە دەرفەتێکی باشتان ڕەخساندووە بازاڕێکی باش دروست بکەم بە خاتوونەکان دیارە ئەمە ڕێی خەڵک لەوانەیە تەسیری لەسەری هەبێ بەڵام ئێمە لە ساڵێکە یەک ڕۆژ نەورۆزمان هەیە بێگومانم لەوەی کە خەڵک چۆنەڵی زۆر بە خۆشحاڵی و یەت و سەردانەکات و ئەو شوێنە جوانە ئەبینێت و ئەو کارە کولتوریانە و ئەو چالاکیانە ئەبینێت کە لیژنەکە ئامادەیان کردو و پێشکەشی هاوڵاتیانەکەن باش ڕەوەت ئەو تەزبیحەشی بوو لە ناوەڕاستی لە خۆمەوە پێم و حەزم لێ بوو لە بیرت کەوتەوە کاک مەریوان نێوانە چێنە لەگەڵ ئێستا جلوبەرگی کوردی و تەزبیحەکە باست کە جلوبەرگ ئەوە جوانی خۆی بەڵام وەکو تەزبیحەکە نێوانە چێنە لەگەڵ سەرەتای لاوی کە دەست پێکا دیارە هەموو کەسێ حەزی لەو ڕواڵەتانە شتانە کە بگرێ بەدەستەوە تەزبیحە و جەک بە گەنجێتی یاریکردنە بە هەنێشت من سەرەتایەک دوو تەزبیح هەمە بوو زۆر جوان بوو بەدەستمە نامێنێتەوە لێمە بن حەزیش ناکەم دڵی خەڵک بشکێنم کاڵێ بمەری تر ئەیبانایەتەوە ئێستا لە ماڵەوە هەمە هەڵم واسیۆ لە تاکەەوە نایارم میگرم بەدەست مشتی زۆر جوان لێت وەرەگرن کەوەری گرت شتی هەرزان کڕکات کوڕێکی گەنجی ئەوە قۆز لێ وەرگێ گوناحنێ شتی هەرزان کڕی شتی هەرزان هەیە شتی هەرزان بکڕەوە کاری بێنە نابێت شتی هەرزان لەگەڵ قاتی شاڵی سەوز و ئەو کوڕەخۆزا چۆنەوێت شتی ڕاقی جوان جا خاتونیستم ئاماژە بە شتێ بکەم ئێمە کۆمەڵی هونەری میلی گەڕیا میلی کوردستانمان هەیە باشە
کە بەڕێز کاک جەزای سا سەرپەرشتیەکە بەڕاستی هەموو ساڵێک دەستخۆشیان لێکەین ینی ئیشەکەیان بۆ بەڕێوە بردوین بەچی ئێمە کاڵی نەورۆز پێویستی بە ئاهەنگە ئاهەنگیش هەموو ئەدەواتەکانی تاگاتە گۆرانی بێژەکە ینی هەر لە ستافی مۆزیکیەوە ستافی بەڕێوەبردنیەوە گۆرانی بێژەکان ڕێخستنەوەمانە ئێمەش سواز بۆخوا گۆرانی بێژی زۆر باشمان هەیە و تەڵەبی خەڵکیشی لە سەراوانی بەتابەتی گۆرانی بێژی میلین ئەمڕۆ بە دڵنیاییەوە دڵیان نشکانین زۆربیان لەوێ حازرە بن و بۆ ڕێخستنی ئەم ئیشە لە خوارەوە قەرەباڵقێکی هێزگار زۆرمانە بێ ڕێکخراوی برەودانی گەنجانمان هەیە کە تاکە ڕێکخراوە ئەم ساڵ لەگەڵمانە دەستیان کردووە بەدەستمانەڵی ئیشەکەتان لەگەڵەکەین کۆمەڵی گەنجی باشیان هەیە کە سەرجەم مەدانەکە ڕێکە خەن و نزیک ستەیجەکە ئەبن لەگەڵمان بۆ ڕێخستنی ئیشەکان تۆ وەرە بینە پەرچاوت ئەگەر وەنمە لە کاری دەستەکە و پیای بڕۆیت نزیک 200-300 ئافرەت دێت مێز و کورسی پێ و کەپری بۆ تەرتیب بکەیت و ئەمە یاسا و ڕێسایەکی نەبێ ڕێخستنێرە بێ نابێ ئەوانە کەوتوتە ئەستۆیان دەستخۆشییان لێکەین لەگەڵ ئەوە شاکۆمەڵی نمایشمانەیە لەسەر جادەکە ئەگرە پێویستمان بۆ بووە کە خەڵک بەدەممانەوە بێ هاوکاری بکرێن کوچی بۆ نمونە خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی بە نمایشی ئۆتۆمبیلە کۆنەکان لەگەڵمانن ئۆتۆمبیلی کۆنی ڕاقیشتی زۆر جوان کە شتێکی زۆر جوانە لە جادی سالم ئەو یەنە ناو فستیڤالەکە و بە جادەکات تێپەڕنەوە گەڕێنەوە ئەمە یەک بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری بەشی مناڵان بووکەڵیان هەیە ئەوەی من وەرم گرتووە لێیان وەکو سەرچاوەیەک ئیشەکانیان بووکەڵانەکان جلی کوردیان لە بەرای 5 متر 6 متر بەرزن یەکێ تەپڵەیە و ئەویتر نازام چی و بە جادەکایەن وەکەوەی کە لە زۆربەی زۆری وڵاتانی دەرەوەی بینیت کە لە خوارەوە حرەکەی پێیەکرێت 5 کەس 6 کەس ئیشەکە ئەکەمەڵەمە سەر ڕێڕەوێک پێش سیارەکانیان جا گروپی ئەسب سواریمانێ و لە هەمووشی گرنگتر مەشغەڵێکی ئاگرمانەیە سپاس بۆ بەشی ئالیاتی شارەوانی کە هەموو ساڵێک بەدەممانەوەیان هەر لە دابینکردنی دار جام ساڵ وەکو نکتەیەکی لاتە بوو کاک جەزاوتی مەشغەڵەکە ئاسانە پڕێکین لە دارن کاک جەزاوتم بەس مەشغەڵەکە گڵاوێ دارەگرێ مەشغەڵەکە لە سەوڵەکە لە دەسەڕاستی ستەیجەکەدا ئەندرێت لە بەردەمی سلەیمانیەکە هاتچۆ تەختیەک چالاکیەکان زۆرن بەڵام سەوڵەکە بەشەکە یان نەچوو بۆ شوی شەقامی سالم چالاکیەکان نەگرێت ئەمەی ئاماژە بۆکەم با لە مەشغەڵەکەم بین باشە ئەنجام مەشغەڵەکە بۆ خۆی کە ئاگرەکرێتە ناوی و لەلایەن چەند بەڕێزێکەوە بڵێ سێ ئاگری نەورۆزدا ئەگیرسێ لە شاری سلێمانی ئەم مەشغەڵەت چاودێری ئەوێ ینی بڕوا بکە تینیەوە نەگەرمە لەوانێ لە دەمەترەوە هەست بێزارێ بکات ئەوەش بۆ خۆی چاودێریە مەش هەر ئەرکە لەسەر ئەو ڕێکخراوی برەودانی گەنجان کە دەستخۆشییان لەکەین ئەم ساڵ لەگەڵمانە بەشدار بوون ئەوان ئەو مەدانە ئەوان چاودێریەکەن کاتەوە مشوری هەموو شتێکمان خواردەوە بڵێ ئەجا بەنیسبەت ڕێگاگرتنەوە کە لیژنەی منی سلێمانی نیۆنەرمان بەڕێز کاک جەزا دوێنێ لەگەڵیان بۆ باسی کردووە قەرار بووە لە سەعات 4ەوە جادی سالم لە یانی ئەندازیارانەوە ئەگیرێت تاکو پاڵاس ئەوەی کە سەرەتای شەقامی مەولەویە کات کە کۆتایی جادەی سالمەکە تا ئەوێ جادەکە داخرێ لە هەر شوێنێک لەم جادا کاری دەستی هەبێت پێشەنگا هەبێت نمایش هەبێت گروپی هەڵپەرکێ هەبێت چەندین گروپمان هەیە کە مۆزیکی سەر شەقامن خۆیانێنە سەر شەقامەکە کارەکەن بە تەنزیم و یاسا ڕێکمان خستووە کە خەڵک بێزار نەکات کە یاسایەکی پێوە دیار بێت ڕواڵەت و جوانیم شارە بێ پیشانی گەشتیارانی بین بەم شێوە چالاکیەکە بەڕێوە بەڕێسەپێکی بەڕێواچە وا هەیە بۆ نمونە مەجای چالاکیەکی ئەدەبیش لەوێ هەبێت ئێمە چالاکیەکانمانوە ڕێخستووە لە ماوەی 3 کاتژمێرە کۆتایی پێبێنین چکە حسابمان بۆ ڕەمەزان کردووە کاتە کورت و پۆخ ئاستێکە سەعات 6 کە دەست پێکات بەرنامەکانمان وا داڕشتووە سەعات 9 بۆ 9 کۆتایی پێبێت ئەکەوێتەوە سەرمانەوەی خەڵک لەو شوێنە یەکەم ئێمە بمانەوێت نەمانەوێت ئیستاقیرانی داراییەکی زۆر هەیە بەتایبەتی ئەوانەی کە کارمەندی هاتوو چۆن کارمەندی برایانی ئاسایشن ئەمنیەتی ئەم شارە پارێزن نابێ بێزاریان کرد یعنی ئەوەی کە یێتەوە ئەمڕۆ لەبەر خاتری نەورۆز و هەستی کوردایەتیێتەوە بۆداوام یعنی ئەمە ڕاگەیان با بزانن کە برایانی هاتووە داوام ناکەن ئەمڕۆ لەبەر ئێمەیەنەوە برایانی ئەمنیەت و کۆمەڵی مۆزەف هەیە کە لە دایرەکانە
بۆ نمونە بایکۆتیان کردو لەبەر خاتری ئەمە هاتوون دەرگای داوامیان کردوێتەوە بۆ ئیشەکانی ئێمە نەوەسێت ئێمەش نابێ ئەو هەلە بقۆزینەوە و خوانەخواست ئیهمالکردنێک هەبێت ئەمەوێ باسی ئەو بۆ بکەم چالاکی ئەدەبیەکانمان چۆنە ئێمە بۆ دەستمان پێ کردووە کە دوای بانگ کە ئەفەرمێت وتاری تایە دوای وتارەکان گۆرانی و میوزیکی تایە ولا چالاکی ئەدەبی کە وەکو شعر خوێندنەوە ئەوانە پێشکەشکارەکان ئەوانەی کە لەوێ لەسەر ستەیجن بەڵێ بابەتێ شعرە خوێندنەوانیە بەڵام وەک ئەوەی کە بابەتێکی ئەدەبی لەوێ بە چاوڕوونی بێ و بکرێتەوە ئەم ساڵ لەبەرەوەی تەجروبەمان لەگەڵ ساڵانی ترا هەیە کەمێ ئەوەمان لێ دوورخستەوە چونکە ئەوەی کەیەتە ئەوێ حەزی لە ئاهەنگە حەزی لە گۆرانی شادە یعنی کارگەشتێتە ئەوەی خەڵکە لێ باجۆمان لە وتاریش نەبێت باجۆمان لە قسەکردن نەبێت سەرمایەتی حەزی لەوێ تۆزێ بچۆڵێ هەڵپەڕێ تۆزێ گەرمی بێتەوە بەڵێ خۆی ئەم ئاهەنگی نەورۆز جیاوازی چێ لەگەڵ ئاهەنگەکانی ترا کە ڕیتمەکە چووە سەر باری سەریع کە گروپێکی هەڵپەڕکی و خستە سەر ستەیج هەڵپەڕی گۆرانێکی شادڕۆی گۆرانی بێژێک چووە سەرەوە و دڵی سەرنجی خەڵکی بخۆی ڕاکێشا تۆ ناتوانیت دوای ئەوە شاعیرێ بانکەی شعر بکەنیتەوە یا بابەتێکی ئەدەبی یا شانۆی یا تابلۆی پێشکەشکەیت مادام ئەوێ جێنیە کاتە لێرە جەنابەت شارێکمان پێشکەش بکەن هیچ شتێکم ئامادە نییە ماشەڵڵا شاعیرێکی بەتوانێ ئەبوشتم بێنە لەگەڵ خۆمان بڕوان پێ بکە خاتون نەزانێت لەوانەیە مانگێک بێت ینی شەو ڕۆژەکەش سعاتێ نەخەوتین ئەو نەهیلای هیچ شتێکم ئامادە نییە ئێوارە شعرتان بۆ خوێنمەوە لێ لە سەستێج بۆ نەورۆز بەس ئەمێ ئاماژە بە شتێکی ترکەم ئێمە چوار گروپی هەڵپەڕکێ بەشدارە لەگەڵمان هەر چوار گروپەکە لە کە ئاگادارەکەمان بڵاو کردوێتەوە گروپی هەڵپەڕکێ کوردستان کە لە دەڤەری شارە زوورەوەیەن گروپی هەڵپەڕکی سلێمانیمانەیە لە ناو سلێمانیە گروپی هەڵپەرکی شەممانەیە کە لە سێ سایەخن گروپی هەڵپەرکی ئەستێرەکانمان هەیە معلوماتەکەم وایە لە سلێمانی هە لە دەروی سلێمانی ئەم چوار گروپەمان هەیە لەگەڵ گۆرانی بێژەکان ئەوانیش لەسەر ستەیجە بن ولا هەمووشی گرنگتر ئەمەی کە باسم کردو هەتا ئەگاتە ئەمانیش هەمووی خۆبەخش بڕوا بکە هەمووی خۆبەخشە وەکو سپۆنسەریش ڕەنگە ئیستا خەڵک لە ئەم کەناڵی بەڕێستانەوە تەماشا بکە بڵێ کاکە ئێمە پارە لە گیرفانمانان نییە بێتاقەتیم بەڕۆژوین ئەمانە چ حەز و خولیایەکیانێ ئەمەکەن یعنی لەوانەیە ئەم پرسیارە بکرێ بەڕاستی ڕوبەڕووی کورساتیش بێتەوە یان لە کۆمنتەکانە بنووسرێت سوسیال میدیا خۆتە زانی چەندین ناحەزێ واز نایێنێت هەر لە لاوە لێتێن با هەموو ئاگادار بن ئێمە هیچ سپۆنسەرێکی ڕاستە و خۆمان نەبووە کە بڵێ من تەقدیری تەواوی ئەم پارە ئەەکەم چی بەم چالاکیە کرێ بە پێشکەشکارەوە هەتا ئاگاتە ئەوانی خواریشەوە هەموو لە ئەسبەی من بێت ئەوەی کە کراوە کەناڵەکەی بەڕێزی ئێوە کەناڵی کورسات سپۆنسەری میدیاییمانەکە لەگەڵ ئەو ئەرکی کە لە ساوەڵەکە ئێوارە بینەر و بیسەری بینێت ئەوەیە ئەوەشی کە کرا و هاوکاریکی مادی کەم کرابێت بڕوان پێ بکە لەسەر کەسی شخصی بووە یا کەسی فەردی ناو حکومەتێتی کاکە حکومەت نیەتی بەس من لە گیرفانی خۆمەیەم ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە کە سەیری ئێمەیان کردو بە دڵسۆزی ئیشەکە ئەەکەین وتیانە با ئێمەش لەگەڵتانە بەشدار بین لەبەروی ئامانجەکەمان ڕوونە لەبەرەوەی نیشانی تەواوی کوردستانی بین کە قەیرانی دارایی هۆکارەکانی کێشەی سیاسی ململانی و لەگەڵ ڕێزما بۆ کورسات شەڕەجمێنی سۆسیال میدیا و ئەوەی کە ڕوئە کە ئیساکیە بەڕاستین ئەو ڕووبا لە کوردستان ڕۆە ئەمانە ڕێگر نابێت لەبەر ئێمە لێرەوە لە سلێمانی نیشانی و کوردستانیین کە نەورۆز جەژنی کووردە جەژنی کولتوری هەسڵی فەرهەنگی کوردەواریە لە شاری ڕۆشنبیریەوە چاوەڕوانی ئەم شتانە بکەن سرۆخان خانمان با کاری دەستی بەشدارە من نەچالاکیەکانە و کەپری تایبەتیان بۆ دابین کراوە شوێنی تایبەتیان بۆ دابین کراوە خاتونێک کاری دەستی بکات ئێستا بینەری بەرنامەکە بێت بێ بەشدار بێت لە چالاکی هەیە ئەتوانێت بەشداری کات بەڵام پێویستی کرد پێشتر ئاگادارمان کە بۆ ئێمە بتوانین لە خزمەت یابین هەم بە پێدانی شوێن و هەم دابینکردنی کە پرچکە تۆزێت جەوەکەی ئەوەیە کە باران ببارە ئیشەکان تاڕەبێت لەو حاڵەتەیشە لەوانەیە بۆ کارەکەی گونجاو نەبێت ئەگەرنە لە خزمەتی هەر بەڕێزەکەین دەستە خۆش بێت کاک مەریوان ئێستا هەر لەسەر قسەکەی بەڕێزت ڕەنگە بینەرێکمان هەبێ بڵێ ئەمە خەریکی چین ئەمانە ئەمە کەی کاتی نەورۆزە ئێمە کەی وەزعیەوەمان هەیە گیرفانمان جوانە کۆمەڵێک شتیتر تۆزێک هەستی نەتەوایەتیمان بۆ بۆنە نیشتیمانەکان بۆ کەمبۆتەوە ئەنجام لەسەرەوە شتی خۆش دێتە بیرێ بەرنامەیەکم هەبوو لە کەناڵێکی ناوخۆیی
کەسێکم بانگێش کرد باسی لەسەر مەسلەی کوردبوون بوو با بڵێن فەیلسوف نییە بەڵام زۆر شارەزایە پرسیارم لێکە لەسەر کوردبوون بەڕاستی ئەو یەکسەر گەڕایەوە بۆ شاخەکانی تۆرۆس و زاگرۆز و هەزاری یەکەمی پێشزین و زۆر شارەزا بوو هێنایەوە تا کوێ زۆر بە نمونەیەکی جوان پێویستم وتی ئێمە باجێکمان پێ بۆ تا هاتووینەتە سەدەی هەژدە و نۆزدە باشە لەوێ هەر چۆنێ بێ بە بۆنەی سەرکردەکانەوە مانۆ بوون و تێمان پەڕان هاتووینەتە سەدەی 1920 باشە لە سەدەی 20 بە هەوڵی دی و دووبارە سەرکردەکان و تا گاتە بەڕێز خاڵی خۆشببوو مامجەلال گەیشتە بەغدا و ئێمەی کورد ئەوەشمان تێپەڕانەوە باسکە باشە ئەگەر تۆ بتەوێت ئەم کەلتورە دووبارە تێزکەیتەوە بە خەڵکی بڵیتەوە من نەوەیەکەمنەوەی ئاریەکان و دووبارە بگەڕێتەوە بۆ ئەوە ئەبێ بەم بازگانە بگەڕێتەوە جاکە ئەمەی باز کرد زۆر شتێکی جوانی وتی وەرە ئەمە بۆ گەنجێک باز بکە کە ئەگەی لە مۆزۆعانە نەبێڵێ بابە ئەم سەر لە شێواوە خەریکی چییە وتی وا پیاڵێت بەڕاستی من ئەمەوێ ئەمە تەوزیحکەم لەسەر و پرسیاری بەڕێز ئێمە بمانەوێت نەمانەوێت سەردەمێک بووە حیزبی باسی فاشست لەم شارە لەسەرکردنەوەی ئاگر خەڵکی هەڵواسیوە دژمنانی ئەم گەلە لە سەدەی چواردەوە هەتا بڵێن لە دوای شەڕی چاڵدێرانیشەوە کە بابە نەورۆز ئاگری کردوێتەوە لە شاخەکانی زاگرۆز و هیمالای و هەتاگاتە ئەو شاخانی کە بەن شاخەکانی کوردستان ناسراوە بۆی بڵێ سێ نەورۆز نەکوژێتەوە چەندەها خەڵک لەسەری ئازار دراوە و بۆ مەسلەی کەش و هەوا خەڵک بکا بە بیان و ئەوەش بیانم و قەیرانی دارایش ئەوی کە بینی ومانە سەردەمێک بووە دینارێ لە گیلفانیان نەبووە لە گوندەکان لە شارەکان لە تەنزیمەکانی ئەو کاتەی کورد کە دژی دەسەڵاتێکی دڕندە کاریان کردووە هەر ئاگریان کردوێتەوە هەر هەوڵیان ناوە تۆ وەرە ئەمە بڕەخسێنە ینی بخەستە تەراجێ بەرامبەر بەوە من حکومەت هاوکاری مەکە من دەستگاکانی ڕاگەاندن هاوکاری مەکە من کۆمەڵێک گەنجنا هەزاران گەنج لە چادرێتە ئەگەر ئەو سالە ترسی بوێری و کێشە و کوشندەیی و خوانەخواست خەبەردان و لێکترازانی کۆمەڵگە و ئەوانە خەڵک نەیوێرابێ ئیستا بەدەیان و بەسەدان 100,000 کەس کۆ بێتەوە سەواڵەکە ئەم بەڕاستی بۆنەیەکی نەتەوایەتیە ئەمە بۆ نەکەم یعنی کە نەو کرد بۆنەکە و نەکرد تۆ ئەو لە دەسێت ئەو ساڵە ساربوونەوە دروستە بێت جیلێکی نوێ دروستە بێت کاریگەری لەسەر زەهنێ بێت هەر لە مناڵەکەی خۆتەوە تەماشاکە 100 جار لێتە پرسێت چۆن مناڵە فێری زمانە بێ ئەمە چییە ئەمە چی لێتە پرسێت بۆ نەورۆز نەکرا بۆ جلی کوردیم لەبەر نەکرد ئەوە بۆ هیچ پیشان نایە یعنی بابین هەر خەڵکی سلێمانی بۆ نەکەین بە نمونە با تەجروبەی لە ئێران وەرگین کاکەمانێکە لە ئێران حەفلەیە تەماشای ڕاگەاندەکانیان کە لە هەموو شاری ئاگرەکرێتەوە و جلی کوردی لەبەرەکەن و ئاکەن یعنی ئێمە کوردنشینەکانی بەڵێ کوردنشینەکان زۆر هەوڵە ئێمە دژایەتی زۆریشانە دژایەتی زۆرە کری ڕێگریان لێکری هەر ئیشەکە شەکەن لە ڕووی قەیرانی داراییەوە بڕاکە ئێمە لەوان باشتر لە ڕووی دەسەڵاتەوە ئەوە ئێمە هەر لەوە دەچوە ئازادیەکە خەڵک بەسەوە خراپتر لی تێگەونە ئازادی لە ڕووی جلوبەرکی کوردیەوە ئەو کەلتور و فەرهەنگی لێرە هەیە بڕابکە لە هی ئەوێ زیاتر نەبیە کەمتر نییە لە ڕووی ناونیشان و پێگەی نێودەوڵەتیەوە ئێمە شاری ئەدەب و هونەرین ئەوانش هەر بڕوانامەیان وەرگرتووە هەر ئێمە بۆنەکانمان زیاترە وە من ئەمێ ئاماژەوەکەم زۆربەی ساڵانی پێشوو عنی ئەم ساڵبوونی قەیران و نەمانتوانیەوە لە ڕۆژهەڵاتەوە گروپی هەڵپەرکیە هاتووە گۆرانی بێژیان هاتووە سەدان گروپیان بەشداری کردووە عنی هەموو ساڵێک من ئاماژەی پێکەم لەو بناری گۆیژەیە ئاهەنگمان کردبێ یا لە گردی مامەیارە لە شقامی سالم گروپەکانی ڕۆژهەڵات بە خۆشحاڵیەوە هاتوون هەڵبەت ئێمە باشتر بووین جاکە ئەمە هەبوو ئەو خەڵکە بە ڕێزەی کە نەڕەزایەکی هەیە لێ ئاگری نەورۆز ئەکەنەوە ئەمانە چ تااقەتێکیانە و چ بابێکیان هەیە بابێت لێکۆڵینەوەی لەسەر ئەمە بکات ئەمەتی ئەپەڕێت بڕوا بکە ئەمەی کە ئیستا هەیەتی ئەپەڕێت لەبەرەوەی بە خۆشحاڵی کۆمەڵانێک هەیە کاری سیاسیەکەن و سەرکردایەتی ئەم شارە ئەکەن و بە هەنگاوێکی نوێ ئەنێن بەرەو باشترکردنی ژیانی خەڵک بەرچاوڕوونی لێ دیارە خەڵکیم شارە ئەوە ئەبینێت خەڵکیم شارە نەیتوان بە یەکدەقە نەیتوانیەوە دەسەڵاتی حەزبی بەعەز بەسەر خۆیان قوبوڵ بکات نەیتوانیوە توونڕێی و تیژڕێی و زیندان قوبوڵ بکات نەیتوانیوە مۆڕەکردنی خێسەکردنی قوبوڵکە لە کەسێکە زانیوێتی نەتیجە نیە لەسەری بەڵام کە ئیستا ئەمە ڕوەیە بۆی هەموو قوبوڵمانە ئەزانین نەتیجەیەکی باشێ بێ زانین هەمومان ئەرکە لە سەرشانمان
ڕۆژگارێکی نوێ بەڕێوەیە دێ بەرەو ئاسۆ بڕوانی خۆر هەر هەڵدێ لە ئاستێ ئەوە ئێمەین پشگیری ئەوانەکەین شارازیان پێوەکەین کە ئەمەش تێ ئەپەڕێت و نەورۆزیش تێ ئەپەڕێت هەموو شتێک لەو بڕوایانی دەستێکە بێ بۆ کاڵبوونەوەی ئەم هەستە لە لای تاکی کورد بۆ منە لەلایەن فارسەکانەوە بە ئێستا شەوان بە بۆنێکی خۆیان ێزانن یان هەندێک لە گروپ یا هەندێک بیرکردنەوە هەیە با بڵین لە ناوخۆی هەرێمی کوردستانی شاکە ڕەنگە یادکردنەوەیکی بۆنێکی وەکو نەورۆز بە کفر بزانێ ئێمە بەگشتی با لەوە باسیکەین ئەفسانە پتێوە نەتەوێت جێی باوەڕ نیە ئەمانەڵین ئەفسانە لەگەڵ ڕێزما درۆی شتێکی خراپە بەڵام هەر بخۆی ئەفسانەکان ڕنگدانەوەی کارەساتەکان بوون باشە وە نووسینەوەی مێژوش ئەوە نییە کە نووسرێتەوە ئەوەیە کە ڕووی داوە یعنی نووسینەوەی مێژوو لەگەڵ ڕێزما ئێستا ئەنووسرێتەوە ئەو دەسەڵاتە ئەو کاتە کە ئەنووسێتەوە ئەو دەسەڵاتە کە نووسەرەکە ئەگرێت ئایا نووسەرێکی دەربار بێ نووسەرێکی مێژوو ناز بێت ئەم نووسەرانە کە مێژوو ئەنووسنەوە جیاوازەکەی فەرقی هەیە لەگەڵ ئەوە کە ڕوایات ئەوەی کە ڕووی داوە مێژووی ئێمەیە بەڵێ لە هەر چوارلای کوردستانەوە کەلتورمانە بن فەرهەنگمانە بن زمانەکەمان لە کەدارەکەن بۆنەکانمان لە کەدارەکەن تەسیریان هەیە لەسەر هەموو بۆنەکانی کورد کە بیانێ کاڵێکەنەوە و بەنسبەت ئەوەی کە بیرێکی تونڕەوی هەبێ سەبارەت بەوەی کە لە مانگی ڕەمەزاندا و ئەمە بۆنەیەک و جەژنی کوردنیە من سەرتا ئاماژەشم پێکرد لە زۆر کەناڵی ئاماژەم پێکردووە ئێمە بۆ لە ڕەمەزانە جەژنی نەورۆزمان هەرکەن نیشانی هەموو جیهانین ئێمە لایەنێکی ئاینیە و خەڵکێک بە ڕۆژوو خۆشمان بە ڕۆژی بینین کە بمانێ نەمانێت دەوڵەتەکەمان ئیسلامیە سەرچاومان ئەمە ڕەمەزانە بەڵام لەگەڵ ئەمەشا بۆنەی کللتوری و فەرهەنگی نەتەوەکەمان کە جەژنی نەورۆزە و هەر جەژنێکی تر بێ بکوێتە ڕەمەزانەوە ئەمە وەلانانین بڵێ ئەمە کە یەک جار وەلاونا کە دوور خستەوە بەڵێ ناحەزانی کورد ئەوەی تر مسەیتەرە بن لەسەر ئیشی لەسەرەکەن ئێمە بەو خۆشحاڵیەوە بۆ تینەوە کە هەوڵمان بوویاوە نایاڵینە مەکاڵ بێتەوە و بە هیچ شێوەیەک نەحەزانی کورد کار لە ئێمەی کورد ناکات بەردەوام سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە بۆەوەی کە هەوڵەدەن یادگاریەکی خۆشی بە کۆمەڵ دروست بکەن بۆ تاکی کورد لەم ڕۆژە جوانەدا ئەمە یەک ئاماژە شتێکم ئەفڵ کە ئێمە لایەنی خزمەت گوزاریشمان هەیە کە ئەبێ زۆر دەستخۆشیان لێ بکەین بەڕێوەبەتی شارەوانی کە خۆتان نەزانن شەقامی سالم هێزگاری وێرانە بێت بەڕاستی سوپاسیانەکەین دەستخۆشیان لێ یەکەین بە تایبەت لەیلا خانچێتی لە یەکەم دەقۆ تا کۆتاییە من بەخۆ مستافەکەم و لە خزمەتانە وە بەڕێوەبەتی کارەبای سلێمانی بۆ مەسەلەی دابینکردنی کارەبا و ڕووناکی خۆتانزان زۆر گرنگە دەستخۆشیان لێکین کارەبایان بۆ دابین کردوین بۆ بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی بە خۆشحاڵیەوە لە چەند مەسافەی چەند شوێنێکە بەڵێ ئۆتۆمبیلی ئیسعاف و ئەوانە ئامادە ئەبێت بۆ حاڵەکاتی لە ناکاوێک چکە ڕەمەزان بۆ خەڵکانێکی بێت تااقەتە بن ئەوە بۆی لێش ئەوە لە نزیکمان بن ئەمانە دەستە جەمعیە سوپاسیانەکەین هەرێکێکە ئەرکە کێشێت و کارێکی کردووە لە بەرەو پێشبردن و سەرخستنی ئەم چالاکیانە دەستان خۆ